ئەچینە کەرکووکی خۆشەویست و باز لەو پێشانگای کتێباکەین کە بە خۆشحاڵیەوە کراوەتەوە و تایە بە هەزاران ناونیشان بۆ ئەو کەسانی کە بە دوای ناونیشانی بەشێک لە کتێبەکان ئاگەڕێن ئەتوانن لە نێو پێشانگایەکی لەو شێوەیە کتێبەکان بەردەست بێ و بێگومان کردنەوەی پێشانگای کتێب بە شێوەیەکی گشتی و بەتایبەتیش لە نێو شاری کەرکووکە کە فرەکلتور و فرەزمانە بێگومان ئەتوانێت کە سوود لە تەواوی سەرچاوەکان وەربگیرێت و بتوانێت تەواوی ئەو کتێبانی بە زمانە زیندوەکانی جیهانن بتوان لە نێو کتێب یاخود بڵێن پێشانگایەکی کتێبی لەو شێوەیە بتوان هەر شێوازێکی کتێبیان بێت بەردەست بێت. لە شاری کەرکووک پێشانگایەکی کتێب کرایەوە و پێشانگاکە لەلایەن ناوەندی هونەری و ڕۆشنبیری دیالۆگ سازکرا بوو. پێشانگاکە لە هۆڵی تایم سنتەر مۆڵ لە گەڕەکی ڕەحیماوە کراوەتەوە و ماوەی چەند ڕۆژێک بەردەوامە بێت و سەدان کتێب و سەرچاوی لە بواری جیاوازدا لەخۆی گرتووە. ئێمە وەکو ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆگ هەستاوین بەکردنەوەی پێشانگای مانگانەمان کە ئێمە هەموو مانگێک پێشانگای گەڕۆکمان هەیە لە شوێنەکانەکەینەوە. ئەم جارەیان لە گەڕەکی ڕەحیماوە لە تایم سنتەر مۆڵ ئەم پێشانگایەمان کردوتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە واتە ڕۆژانی پێنجشەم و جومعە و شەمان پێشانگایی ئێمە بەردەوام بێ. کتێبەکانی پێشانگای ئێمە بە هەردوو زمانی کوردی و عەرەبیە و داشکانێکی باشمان کردو بۆ خوێنەران بۆ ئەوەی بتوانن دەستیان بگاتە سەرچاوەکان. ئەم پێشانگایی ئێمە هەوڵێکی زۆرە دێن بۆ ئەوەی بتوانین بگەینە خوێنەران واتە تەنیا لە ڕێگەی کتێبخانەی جیەکیرەوە نابتوانین لە ڕێگەی پێشانگای گەڕۆکەوە بتوانین کتێبەکان بگەینە هەموو خوێنەران لە شاری کەرکووک.